ئەو کاتت باش دکتۆر ئەو کاتێک باش خۆش بوو. چۆن دکتۆر وەڵامدە پرسیارمان هەیە لەسەر وەزعی تەندروستی دۆهۆک جێمنێتە دکتۆر داوەشەی کوقەپاتی کرد کورە عیبکە یەک دەقە لۆی دەکەینەوە کورە شەرم بکە دکتۆر بەڕێوبەرێکی تەندروستی گەورە و گورانی دۆک وەرە بزە ئەوە تو کۆم دەناس خەرچی دۆچی لە ترسان هەموو ئاوا ئەترسێن لەبەر ئەوەی فەزاعەتیان هەیە لەبەر ئەوەی کۆیلەن خەڕاوست دەنگی لۆ بەجی دێرم دەنگت لۆ بەجی دێرم خوا شەرم ناکەی دکتۆر سەرۆکی فەرمانگەی تەندروستی دۆهۆکی ئەوەندە بترسی ئی باشە لۆ دەترسی یعنی ئەمە چین ئەگەر کۆیلە نەبی بەڕاشکاوی بڵێین ئەگەر بەشدار نەبی لە تاوان لە قورخکاری بواری تەندروستی لە بۆ ستێر گروپ لۆ دەترسی شەرم لە خۆت ناکەی بەو هەیکەل و بەو پلەوە لە ترسان تەلەفۆندا دەقەیت ئەزانی بۆ لەبەر ئەوەی ئەنگۆ هەموو بەشدارن لەو تاوانانەی دەکرێتن لەبەر ئەوەی سیستەمی حزبیتان سیستەمی تەندروستی کە بەشدارن ئاوە دەترسێن هیچتان پێ نییە دەزانیت چ تاوانێک دەکەیت بەرامبەر خەڵکی کوردستان